مرۆڤ لە سەرەتای بوونیەوە کاریگەری لەسەر ژینگە هەبووە، بە پێچەوانەوە ژینگەش کاریگەری لەسەر مرۆڤ هەبووە. لە سەدەکانی ڕابردوودا بەهۆی کەمیژماری دانیشتوان لە جیهاندا و سادە و ساکاری ئامێر و هۆکارەکانی ژیان، کاریگەری مرۆڤ لەسەر ژینگە کەم بووە و ژینگەش توانای خۆگونجاندنی هەبووە. بەڵام بەهۆی زۆربوونی ژماری دانیشتوان و پێشکەوتنی تەکنۆلۆژیا و پیشەسازی و ئامێر و هۆکارەکانی تر، ڕوبەڕۆیی مەترسی و هەڕەشەی ترسناک بۆتەوە. جۆن کابود نزیکەی 500 ساڵ لەمەوبەر ئەوەی ڕاگەیاندووە کە دەریاو زەریاکانی جیهان بەهۆی زیادە ڕاوکردن و گۆڕانی ئاوهەوا و تێکچوونی شێوەی بەکارهێنانی فاکتەرە مرۆییەکان پلە بەپلە ناو دەچن و دەگۆڕێن بۆ ناوچە گەلێکی تۆڵ لە ژیانی ئاژەڵی وڕۆکی. ئەم نیگەرانیە پاڵ بە مرۆڤ دەنێت بۆ بیرکردنەوە لە داهاتووی زەوی و ژیان. ئایا دەبێت یەکێکیان بێتە قوربانی ئەوی تر، ژیان یاخود زەوی، یان هەردووکیان بێکەوە؟ جیهان ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی ژینگەی بۆتەوە. بەردەوامیش مرۆڤ لە هەوڵی چڕوپڕدایە بۆ پێشکەوتنی زیاتر. ژینگەش لە هەموو چرکەیەکدا ڕوبەڕووی مەترسی زیاتر و هەڕەشەی ترسناکتر دەبێتەوە. بۆ خۆڕزگاکردن لەم کێشە و هەڕەشانە مرۆڤ دەتوانێت لە ڕێگەی دروستکردنی هاوسەنگی و لە نێوان پاراستنی ژینگە و پێشکەوتن و داخوازیەکان و هەڕەشە و مەترسیەکان بۆ سەر ژینگە دروست بکات، چونکە ژینگە سەرچاوەی ژیانە و تەنها ماڵی هەمووانە. لەم سەردەمەشدا پێویستە ژینگە ببێت بە خەمێکی گەورە. کۆمەلگەی نێودەوڵەتی لە ڕێگەی ناوەندە زانستیەکان و کۆنفرانسە ساڵانەیەکان و بەتایبەتی لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە لە خەمی کەمکردنەوەی کێشە و کارە ساتە ژینگەیەکاندایە. کەمە خەمێکە بەرۆکی تاک بە تاکی هەموو جیهانەی گرتووە.